دوو ئامۆزاکە بەڕووی یەک پێ دەکەن و شەڕی میدیاکانیشیان لە لووتکەیە. ئایا چی لە پژناکۆکیە میدیاییەکانیاندا هەیە؟ ماوەیەکە میدیای نزیک لە مەسرور بارزانی و نێچیروان بارزانی شیر و تیر لە یەکتر دەسوون، خەریکی وەڵام و وەڵامکاری و یەکتر شکاندنن. با بڕوای چاودێرانی ژململانەکان بۆ پەیوەستکردنی ڕایگشتیە بەخۆیان و دوورخستنەوەی خەڵکە لە کێشە بنەڕەتیەکان. لە سەرەتای مانگی ڕەمەزانی پیرۆز خوێندنی قورئان لەلایەن کچە هونەرمەندێکەوە لە میدیای نزیک لە نێچیروان بارزانی کاردانەوەی زۆری بەدوای خۆی داهێنا. هەرزوو میدیای نزیک لە سەرۆکی حکوومەت هاتە دەنگ و کارەکەی بەگاڵتەکردن بە ئیسلام و قورئان پێناسە کرد. دواتر لە ڕێگەی بەرنامەیەکەوە میدیای نزیک لە نێچیروان بارزانی خاوەنی کێڵگە پەلەوەریەکانی هەرێمی کوردستانی تاوانبار کرد بە بەکارهێنانی مادەی مەترسیدار بۆ تەندروستی. ڕایان گەیان مریشکی بەرهەمی ناوەخۆ ڕەنگە تووشی شێرپەنجەتان بکات. ئەوەش بووەتە هۆی ژمارەیەکی زۆر لە کێڵگە پەلەوەریەکانی ناوخۆی کوردستان تووشی زیانی گەورە ببن. دوا بەدوای ئەوە میدیای سەرۆکی حکوومەت ڕایگەیاند ئەو دەنگۆی لەبارەی کێڵگە پەلەوەریەکانی کوردستان دەکرێت ڕەت دەکەینەوە. لایەنێک دەیەوێت بەشکاندنی بەرهەمی پەلەوەری ناوەخۆ مریشکی بەستووی لایەنێک ساغ بکاتەوە و لەگەڵ یان ڕێک کەوتون. ئەمە چەندین جارە ململانەی توندی نێوان هەردوو ئامۆزاکە بەڕوونی لە میدیاکانیان ڕەنگ دەداتەوە، وەک ئۆپۆزیسیۆن و دەسەڵات مامەڵا لەگەڵ یەکتردا دەکەن و وەڵامی یەکتر دەدەنەوە. ئامانجەکەش زۆرینەی جار دوورخستنەوەی ڕایگشتیە لە کێشەی دواکەوتنی موچە، گرانی کرێی کارەبا و گاندەڵی و دەوڵەمەندبوونی لە ناکاوی بەرپرسان و نەوەکانیانە.